پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتایی فەرموودەکەدا فەرموو فەکەم ممن لا کافیە له ولا مؤوی ئای چەند کەس هەیە کەوا کاری نییە ممن لا کافیە له ئای چەند کەس هەیە ئەمڕۆ لەسەر زەویدا کارێکی دەست نەکەوتووە ئەزانی بیر لەو کەسانە بکەوە ئەگە تەنانەت 1000 دیناری تەبع بێدەستی نەکەوتۆ لەو ڕۆژەدا گەڕاویشە لەم دوکان لەو دەرگا لەو شوێنەی داوە ناشکوری بە کارەکەت مەکە ئەگە پارەکەشی کەم بێ الحەمدوللا تۆ کارێکی شەرەفمەندانەی حەڵاڵت هەبووە فەرمووی چەند کەس هەیە ئەمڕۆ لەسەر زەویدا کە کاری نییە چەند کەس هەیە کۆشکی هەیە و بەڵام ماڵی ئارامی نییە سوپاس بۆ تۆ یا ئەڵڵا من هەم لەشم ساغا هەم دڵم خۆشە هەم بێوەی سەلامەتم هەم تەبایی ناو ماڵ و حرمەت و ڕێز لە خێزانەکەمدا پارێزراوە هەم خانووەکەم ماڵە نەک هەرتەنها خانوو بێ بەڵام ئارامی تێدا نەبێ ئینسان کاتێک کە ئەمانەی کرد بەڕاستی هەز بە خۆشی دەکا ئەم زیکرانە ئەم حەمد و سەنای خوای پەروەردگارە لە کاتی خەوە هەر یەکێک لە ئێمە ضەرورە لە بیری بێ بەڵام هەر نێک ئەوەی بە دەقێک لە بەریکەی وەکو باسم کرد ئاوا جارێشکە گوێ لەم بەرنامەیە لەم وتارە بگرەوە لەگەڵی لەبەریکە بیکە بە بابەتی ناودڵت لە ناخی دڵەوە ئەلحەمدولیلا کە بکە و سوپاسی خوای پەروەردگار بکە و ئەو خەڵات و نیعمەتانی خوا بێنە بەر چاوت و ئەو کەسانەش بێنە بەر چاوت کە لە جیهاندا ئەمڕۆ لە چه بارودۆخێکی سەختدان پەنا بەخوا خوا ڕەحمیان پێ بکە و تۆ لە چه ناز و نیعمەتێکی خوای پەروەردگار دای ئەو کاتە بە خەوێکی ئارامەوە دەخەوی بانیش کە هەستای بە دڵێکی ئارامەوە هەڵدەستی بۆ نوێژی بەیانی بۆ سەر کار و کەسابەتەکەت بۆ سەر سفرەی ناخواردنی خاو خێزانەکەت